بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشوستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. هرب كرديو يكسر بخيراي بتنا بابتك دسبيك ألين جندر لبيتي ألفي تا بيتي ياي سر تا سري دجي مروف بورو خاندني بيغي مروف أو بروجا مترس دارا ترسناك قورا هاتو تآرا بويا أبينين أم بروجا وأكال خلق كدور بكويتوا لو أزمونا هزار صاليي كمروف أنجانيا ببروادار وبيبروا أزموني خيزان أزموني كي سركوتو بهزارها صال بردوام بوا أو أزمونش بوته هوكاري بردوامي مروف بوي أبينين خانماني راديكال فيمينيست هێرشەکەنە سەر ئەو بنەما گەورە ئەو پایە گەورە کە پایی خێزانە. بۆ نمونە سیمۆن دی بۆفۆر ئەڵێ زەواج دەستگایەکی داپڵۆسێنەرە بۆ ئافرەت ئەبێ بیڕوخێنی. زەواج و خێزان ئوسرە زیندانێکی ئەبەدیە بۆ مرۆ بۆ ئافرەت. هەرچی خەون و خەیاڵەکانی ئافرەتە هەمووی لە گۆڕەنێ، هەمووی لە ناوەبات. بۆیە هەوڵیان ناوە کار لەسەرەوە بکەن کە خەڵکی بتۆقێ لە خێزان و خێزانداری. کاتێ دەروازەی گوناه ئارەزوبازی بە هەموو شێوازە ئەکرێتەوە، ئەکرێ لەسەریان. بە بەرنامە ئەم کارە ئەنجام دراوە. ئەبینین ئەوەی جێی سەرنج و ڕامانە ساڵی هاوسەرگیری بەرزەکرێتەوە بۆ 18 ساڵ. بەڵام ساڵی سێکسبازی بە ئارەزووی خۆیان کەمەکرێتەوە، بۆ زەواج بەرزەکرێتەوە، ئەکرێتە 18 ساڵ. بەڵام بۆ کوڕوکچێ بە ئارەزووی خۆیان بیانەوێ سێکس ئەنجام بدەن بەڵام زەواج نەکەن، خوارەوەیە. هەندێ وڵات 14 ساڵ، هەندێ وڵات 12 ساڵ، هەندێ وڵات هەر یاسای نییە بۆ ئەوە. هەر کاتێ کوڕوکچێ بیانەوێ ئارەزووی خۆیان تێرکەن، پەیوەست نین بە هیچ ساڵێکەوە، بە هیچ تەمەنێکەوە، بەڵام بڤەیە زەواج بکەن. ئەگەر بیانەوێ زەواج بکەن ئەبێ بگەنە 18 ساڵ. ئیتیفاقی سیداو کاتێ باسی جەندەرمان بووەکە ئەڵێ إن تحقيق المساواة الكاملة يتطلب إحداث تغيير في الدور التقليدي للرجل وللمرأة. عليه أجر بتوي يكساني الرهابة دز بيني لنمان رجزكانا أبي براسي جوران كاريكي ريشي بكي بوشي بو رولي بياو رولي جن. ئەمەش بەبەستێکی گەورە و قێزەوەنی تێدایە. بۆ بەدەستهێنانی ئەم پەیامە قێزەونە هەوڵیان ناوە ئافرەت بێنە دەرەوە لە ماڵ. لەبەر چی؟ لەبەرەوەی ئەڵێ کە گەیشتی تە 18 ساڵ، تەبعاً پێناسەی بناڵ ئەوەیە کە نەگەیشت بێتە 18 ساڵ، کە گەیشتە 18 ساڵ ئیتر قۆناغی مناڵی تەواوەکە. لە قۆناغی مناڵیە بە هیچ شێوازێ باوک و دایک نییە ڕۆڵانیان بە زۆر
نەوە لە ماڵی خوانە بەڵکو لە هەندێ یاسادا قەدەغە کراوە هەر ئەبێ ئەو کچە بێتە دەرەوە لە 18 ساڵ ئەبێ بچێتە دەرەوە نەکەی بەگوێی باوک بکەی بەگوێی دایک بکەی یاخۆ گەر شوت کردێ بەگوێی می بکەی خۆت ئازادی باوک چییە دایک چییە 18 ساڵ تەواو تۆ کەسێکی کامڵی وەرە بۆ خۆت بژی خۆت بگەڕێ کار بکە یەکێ لە کارەکانی جەندەرەوە چییە نەفەقە نەیەڵێ ئێمە لە دیدی ئیسلامە ئەبینین نەفەقەی ڕۆڵا کاتێ دایک دووگیانەوێ هەر لە دەستپێکیەوە نەفەقە لەسەر باوکە ئەم ناڵە دایکە بێ نەفەقەی لەسەر باوکە گەورە ئەبێ نەفەقەی لەسەر باوکە کوڕگە گەورە بوو باڵغ بوو توانای کاری هەبوو ئیتر نەفەقەی لەسەر خۆیە بەڵام کچ هەر نەفەقەی لەسەر کییە لەسەر باوکە با تەمەنی 40 ساڵیش بێ 50 ساڵیش بێ ئەمە ئەوە نییە ڕێگری بکەی لەوەی ئافرەت کار نەکا مافی خۆیەتی ئەگەر کار بکە بەڵام نەفەقەی هەر لەسەر کیە لەسەر باوکە کە هاوسەرگیری ئەنجامەدا شووەکە نەفەقەی لەسەر مێردێتی ئەمەڵێ نانا نەفەقە لەسەر کەس وەرنەگری لە کەس وەرنەگری خۆت بڕۆ کار بکە لەبەر چییە لەبەرەوەی بەگوێی کەس نەکا کچێ خۆی ئەتوانێ لە خانوویەکە بۆ خۆی بژی ئیتر ئاگەی لە باوکو دایکی دامێنێ جگاوەش ئەگەر شووشی کردبێ بە زۆردانانی لە خانەی هاوسەرگیریە ئەویش جۆرێکە لە توندوتیژی بەرامبەر ئافرەت شووی کردووە بەڵام بۆی هەیە بچێتە دەرەوە بەبێ ئیزنی مێر پێشەوەش بەبێ ئیزنی باوک بەبێ ئیزنی دایک بۆ خۆیەژی شووشی کردووە بەڵام ئەتوانێت لە خانووی جیاوازا بژی ئەمە چی پێوترێ ئەکێ لە فیمینیستەکان کە دوایی بۆی دەرکەوت ئەم کارە چەند قێزەونە قسێکی زۆر جوان دەکات ئەڵێ چی ئەڵێ ئێمە ئافرەتمان خەڵەتان ئێمەی ئافرەتیش خەڵەتێنراین چۆن ئەڵێ وتمان نەکەی بەگوێی باوکو بکەی پەرداخی ئاو بۆ باوکو بەری نەکەی بەگوێی مێردە بکەی پەرداخی ئەی بۆ بەری ماڵ پاکەیتەوە ئەویشی تۆ نییە ئیشی تۆ نییە بەڵام هێنامانە دەرەوە کردمانە خزمەتکارێ لە باڕێکە لە کافتریایەکە خزمەتی هەزارەها کەسەکە ئاو بۆ هەزارەها کەسەوە کافتریەکان پاکەکاتەوە بۆ هەزارەها کەس ئەیکەتە خزمەتکارێ لە وتێلێکە ژووری خەڵکی پاکەکاتەوە ئەیکەیتە خزمەتکارێ لە داینگەیەکە نەکەی مناڵەکەی خۆت پاکەیتەوە نەکەی ئەمەیشی تۆ نییە ئیشی هاوبەشە تۆ مێردەکەت یقەی چیەکە بەڵام وەرە دەرەوە ببە بە خزمەتکارێک لە داینگەیەکە هەزارها مناڵی خەڵک پاک کەرەوە قەی ناکە هەزارها گەورەی هەبێ و ئاغای هەبێ فەرمانە دەن بەسەریا بە زەلیلی ڕوا جێبەجێیەکە قەی ناکە بەڵام مێرد یاخو باوک بڤێ قەدەغێ بەگوێ نەکەی بەرەو چ ئاقارێکی خراپە برێن ئەمە ئافرەتی ناچار کردو بۆ خۆی ئیش بکە لە بەیانی زوو هەڵەسێت هەشتی بەیانی ئەڕواتە فەرمانگەکە ئەڕواتە کۆمپانیاکە ئەڕواتە وتێلەکە ئیشەکە تا درنگانێکی ئێوارە و شەو بەشەکەتی ئەگەڕێتەوە اینجا ژیان هێشتا زیاتری وێ چونکە کەس خێرێکی پێ ناکە هەژارە کەیفی خۆیەتی نەدارە کەیفی خۆیەتی بۆیە لە ئەوروپا کارێکی زۆر لەوە قێزەونتر ئەنجامەدرێوی چییە بەکرێدانی خانوو بەرامبەر سێکس کچێکی داماو ئەخوێنێ کەس یارمەتی نادا باوک یارمەتی نادا چونکە چووەتە دەرەوە بە ئازادی خۆیەژی برا یارمەتی نادا دایک یارمەتی نادا مێرد یارمەتی نادا ئەخوێنێ پێویستی بە خەرجێکی زۆرە لەگەڵ خوێندنەکەی ئیشەکە
فریاناکەوێ کری خانوەکەی با ئەو کاتە خاوەن خانوەکە داوای لێکە هەر کاتێ ویستی ئارەزووی بۆ تێرکە ئیتر پارەی لێ ناوێ. چەندەها دەستگا دانراوە ڕێکلام بۆ بابەتەیەکەن. یەکێ لەو خاڵانە کە زۆر زۆر جەختی لەسەر ئەکرێ ئەویش ئەوەیە بڵێن کاکە باوەڕ بە سۆنار نەکەن جارێکی تر. سۆنەر درۆیە. سۆنەر پێمان ناڵێ ئەوە نێرە یان مێ چ ڕگەزێکی. سۆنەر تەنها دیاریکردنی ڕەگەزی بەیۆلۆجیمان بۆکە. ئێمە کارمان بە ڕەگەزی بەیۆلۆجیوە نییە. دیاریکردنی ڕەگەزی بەیۆلۆجی ڕۆڵی نییە لە کۆمەڵگادا. ئەی چی گرنگە بەلامانەوە؟ شوناسی جەندەری. شوناسی جەندەری چییە؟ ئەڵێ کەسێک کە نێربێیان مێیە چۆن بزانین؟ سەری بایۆلۆجی ناکەین ئەوە ئەندامی نێرینەی هەیە ئەوە ئەندامی مێینەی هەیە نەخرشتیوانیە باوەڕ بە سۆنار ناکەین. خۆی هەست بە چیەکە؟ خۆی هەستەکە نێرەیان مێیە. لە سۆنگەی ئەم پێناسە هەڵەوە 12 جۆر لە شوناسی جەندەریان دانا. L, G, B, T, I, Q. I اینجا دوایەوە ئەی اینجا پلاسێکیش دانێ. بینیوتانەوە پلاسە چییە؟ ئیشی چییە ئەو پلاسە؟ کەمەڵ L ئەوانن کە مێ حەزی لە مێ. هەستەکە حەزی لە مێ حەزی لە نێر نییە. اینجا جیەکە گێ باشە نێربازی حەزی لە نێرە. اینجا ئەوانەی کە دوو ڕەگەزی حەزی لە نێریشە و حەزی لە مێیشە. حەزە ئەوە کە فاعل بێت حەزەکە مەفعولیش بێ. اینجا کەسانێکی هیچ ڕەگەزیان نییە. اینجا لە ئاخرەوە نووسیانە چی؟ پڵاسێکی شاندانەوە زایدێکی شانداناوە لەبەرەوەی تا قیامەت ڕەگەزی زیادکەی ڕەگەزی تر بدۆزیتەوە زیادیکەی بە ئەرزوو خۆت زیادیەکەی. هەر لە مناڵی گومانە خەنە ڕەگەزەکەت. ئەگەر ئەوانەی کە بانگەشە بۆ جەندەرەکەن ئێستا بێن ئەم کۆمەڵگا قسەمان لەگەڵ بکەن وا لێەکەن کە گومانت هەبێت تۆ پیاوی یان ژنی نێری یان مێ. گومانە خەنە مێشکی مناڵ. یەکێک لە هەنگاوە گەورەکان کە لە قێزەونیا گەورەیە ئەویش ئەوەی پەروەردەی سێکسی لە ڕەوزە شار تەسەووڕەکەن نەک لە سەرەتاییە خوێندی سەرەتایی لە ڕەوزە پەروەردەی سێکسی کرێن. ئێستا هەندێک قوتابخانە دانراون لەگەڵ هەندێک بەخشەی ساوایان دانراوە پیانەوەترێ قوتابخانە ناڕەگەزیەکان. یعنی چی؟ قەدەغەیە مامۆسا بە کوڕ بڵێ کوڕە بڵێ هی شی نابێ بە هیچ شێوازێ ئەبێ هیم بەکاربێنین کە ڕەگەزی تێدا نییە. نەهی نەشی هیم. مامۆساکانیش نابێ خۆیان پیشاندەن کە نێرن یان مێن. ئەبێ بابەتی نێربوون یان مێبوون لە مێشکی مناڵە بسڕێتەوە. اینجا بەرەبەرە پیانڵێکی مەرج نییە ئەندامی نێری نەتەیە تۆ نێری یان ئەندامی مێنێتی تۆ مێ. ئەوانە ئەسڵ ئەساسیان نییە خۆت حەزەکەی چی بی. لە زۆربەی قوتابخانەکانیشە هانی کوڕەکان ئەدرێ کە کچیان بەلاوە جوان بێ حەز بکەن ببنە مێ. تەسەوورەکەن لە سکۆتلەندا لە 4 ساڵیەوە ڕێگە دراوە بە مناڵ کە ڕەگەزی خۆی بگۆڕێ بڵێ کوڕێک بڵێ بنمێن. باوکو دایکی بۆیان نییە ڕەخنەل بگرن. هەر کاتێ حکوومەت بزانێ ئەم مناڵە ئەوەندە میلێ جوان کراوە ئیتر هەستە کاویش حەز بکە بێتە مێ یاخو ئەو مناڵە کچە ئەوەندە ڕەگەزی نێری لێ جوان کراوە حەزەکە بێتە کوڕ ئەڵێ بن کوڕم کوڕ. باوکو دایکی ئەگەر وەکو ڕەگەزە بەیۆلۆجیەکە باینکەن دادگاییەکرێ
سزا ئەدرێن. کارێکی زۆر زۆر قێزەونە بەڕاستی بەرەو چ ئاکارێک و ینی ئەنجامێکمانە بن. جگاوە ئەم مناڵە هەر ئەوەندەی ئەڵێ من مێم لە کاتێکا کوڕە نێرە ئەڵێ من مێم ئیتر بەرەبەرە لەو ساتە وەختەوە قەدەغەیە وەکو کوڕ مامەڵەی لەگەڵا بکەی ئەبێ جلوبەرگی بکەیتە جلوبەرگی کچان ئەبێ یاری کچانی بۆ ئامادەکەی ئەبێ شێوازی مامەڵەکردنت وەکو چۆن لەگەڵ کچا مامەڵەکەی وا مامەڵە لەگەڵ ئەم کوڕا بکەی تەمەنی 4 ساڵە ئەڵێ من مێم تەواو. باوەڕبوون بەم مناڵە ئێستا یاسایەکی زۆر خراپ لە سوید ئەکتیڤ کراوە کاری پێکرێ یاسای LVU. LVU چییە؟ طبعا پەرلەمانتارێکی سویدی کتێبێکی داناو بە ناوی بازرگانیە قازانجەکەی منداڵان یعنی بازرگانیکردن بە مناڵان بازرگانێکی زۆر بە قازانجە کتێبێکی دانەوە لەسەرەوە. ئەم یاسا چی پێڵێ؟ ئەڵێ هەر ئەوەندە مناڵێک شکات بکە لە باوکو یان لە دایکی بڵێ لە ماڵەوە جوان مامەڵە لەگەڵ ناکەن ئیتر بەبێ ئیزنی باوکو دایک مناڵەکە ڕفێنن ئیتر باوکو دایکی نازانێ ئەم مناڵە لەکوێ نازانێ با بگەڕێ بە دوایە نایدۆزێتەوە. مناڵێک چووە دڵی ڕەنجاوە لە براکەی لە خوشکەکەی چۆتە فێرگە و یاری قوتابخانە بە چای کەمێک فرمێسی بێت لێ هاتۆتە خوارەوە یەخسەر مامۆستا چییە؟ لە ماڵی باوکت ماڵی دایکت خراپ مامەڵەیان لەگەڵا کردی بەڵێ باشنی لەگەڵ ما تەواو ئیتر نەدادگایی نەشایەتی نە وەرگرتنی قسەی باوک و دایک یەکسەر ئەم ناڵە ڕفێنرێ. ئەم پەرلەمانتارە سویدەکە کتێبەکەی داناوە ئەڵێ ساڵانە 28,000 مناڵ ئەڕفێنرێ بەبێ ئاگای باوک و دایک حکوومەتی ئەڕفێنێ سۆشیاڵی ئەڕفێنێ. کارەکە لەوانەیە کە ئێرفێنێ خزمەتیان بکات. ئەم ناڵان کاتی ئەڕفێنرێن تەسلیمی کێکرێن؟ تەسلیمی ئەو کەسانە ئەکرد کە مناڵیان نییە هاوڕەگەزخوازن بە پارایان کڕن قازانجێکی زۆر داهاتێکی زۆر بۆ حکوومەت. اینجا ئەم دوو کەسە کە هاوڕەگەزخوازن پیاوێش کردووە پیاوێ مناڵی ناوی خۆ بە زۆر نییە قەت باوەڕ بەوە نییە. بەڵێ هەندێک حاڵەتمان هەیە نەخۆشە هەردوو ڕەگەزەکەی تێدایە هۆرمۆناتی لایەکیان زیاتر لەوی دیکەیان بۆیە دکتۆر چارەسەریەکایەک لە یەکاتەوە. بەڵام کوڕێ بەس لەبەروی لە ناخیاڵێ حەزەکەم ببم بە کچ ببێ بە کچ شتیوان نییە. هەر ئەوەیە ئەندامی نێرینەی بۆ لابەی ئەندامێکی مۆینەی بۆ دروستەکەی هۆرمۆنات تێدەی تێ مەمشی بۆ دروستە بێ بەڵام قەت ڕەحمی بۆ دروست نابێ قەت هێلکەی بۆ دروست نابێ هێلکەدانی بۆ دروست نابێ سوڕی مانگانەی بۆ دروست نابێ. کچێک بیاوێ خۆی بکا بە کوڕ قەت سپێرمی بۆ دروست نابێ ئەندا ناتوانێ زاوزێ بکایانێ وەکو نێر ڕۆڵ ببینێ. ئەم دوو کەسە پیاوێش و کردو پیاوێ مناڵیان نابێ ئەچن ئەو مناڵان نابن بۆ خۆیان بە پارەیان کڕن. اینجا کە کڕیان بە یاسا ڕێگان پێدراوە تەبەنی مناڵانی خەڵکی بکەن. ئەمانە کەسێکیان ناتوانێ ببێتە دایک چونکە هەردووچیان نێرن. ئەو مناڵە هەر بە گرەی دەرونی گەورەیە بێ عقدەی نەفسی بۆ دروستە بێ چونکە هەستەکە دایکی نییە هەرچەندە یەکیان خۆی وەکو دایک ڕۆڵە بینێ بەڵام ناتوانێ ڕۆڵە بینێ. ئەو مناڵە کە هەستەکە مێیە لە کاتێکا نێرێ لەو ساتە وەختەی کە ناوی تر ئەگۆڕن جلوبەرگی ئەگۆڕن مامەڵەی ئەگۆڕن دەستەکەن بە هۆرمۆنات گۆڕین هۆرمۆناتی مێینە ئەخرێتە لە شێوە بەردەوام
یەکێ لەو کارە یعنی کە دەنگیایەوە زانکۆی هیلدسهایم زانکۆیەکی گەورەی ئەڵمانیە تەسەورەکەن لە ساڵی 2020 ئەمەی ئاشکرا کرد ئەمەی ئاشکرا کرد لە ساڵی 1970ەوە پرۆفیسۆرێک بە ناوی هیملز کینتلەر هاتووە ئەزمونێکی بەناو زانستی ئەنجاماوە ئەو مناڵە بێسەرپەرشتانە ئەو مناڵەی کە لە ڕێگەی ناشەرعیەوە دروست بوون و باوکودایکی وازیان لێهێناوە تەسلیمی حکوومەت کراون یاخو مناڵەکانی دیکە کە لای حکوومەتن ئەم پسپۆڕە پرۆفیسۆرە هاتووە داوای کردووە لە حکوومەتە و مناڵان ڕادەستیەوە بکەن چونکە ئەزمونێکی گەورەی هەیە مناڵەکانی تەسلیمی کێ کردووە لە ساڵی 70 تەسەورەکەن 2020 ئاشکرا بووە تەسلیمی مناڵبازانیان کردووە چ کارێکی قەیزەون ها پیاوێک تەمەنی 60 ساڵە حەزی لە مناڵە ئارەزووی بۆ مناڵە جۆشی ئەم پرۆفیسۆرە نامەردە بێشەرەف و بێکەرامەت هاتووە ئەو مناڵەی ڕادەستی ئەو مناڵبازانە کردووە لەبەرەوەی تاقییان کاتەوە بزانێ بە مروری زەمن بە تێپەڕبوونی ساڵ بزانە ئەمانە ئەبنە باوکی دڵسۆز بۆیان کەسی شاگەی لێ نەوانە چیەکەن چیان لێکەن خوازانێ ئەو مناڵە چ کارێکی قێزەونیان لەگەڵا کراوە کەس باسی ناکە دوو مانگ لەمەوە پێش لە بەریتانیا بوو برادرێک کاتەلام بە دڵێکی بری نار و چاوێکی پڕ لە فرمێسکەوە وتی من تازە هاتوومەتە بەریتانیا ڕام کردو لە دووەلی ئەسکەندنافی باسی وڵاتێکی کرد با ناوی نەبەم وتی کچێکی 17 ساڵم ئەهاتەوە لە قوتابخانە سەرکەم فکریان گۆڕیوە خەریکە ئەخلاقیشان ئەگۆڕی بۆی زۆر ترسام زۆر ترسام وتم هاتوومە تێرە هەم دین هەم ئەخلاق هەم فکر ڕۆڵەکان لە دەستی بن بۆیە بڕیارما یەکسەر بگەڕێمەوە بۆ کوردستان شتم ئامادە کرد و سواری ئۆتۆمبیلی خۆمان بووین لە وڵاتە هاتینە دەرەوە گەیشتنە هۆڵەندا سەرەکەی پۆلیسی نێودەوڵەتی چواردەوریان لێگرتم سارەکان ئەمڕۆسانم کەلپچان کردم بە بەرچاوم و کچەکەیان لێسەندم ساڵی 2013 کچەکان بردم نازانم کێنەمانە کور و قوشبنی هۆڵەندا گەڕام هیچ ئاسەوارێکی نەبوو گەڕامەوە بۆ وڵاتەکەی خۆم ئاسەواری نییە نازانم خوشکێکی هەیە بە بەردەوام لە ئینتەرنێتە ئەگەڕا بەڵکو لە جێیەکە کۆمنتێکی نووسی بێ لە جێیەکە سەیری ڤیدیۆیەکی کرد بێ ڕکلامێکی کرد بێ شتێکی بڵاو کرد بێتەوە پەیجێکی دانابێ لە 2013 ئەگەڕا بەدوایە تا 2017 دۆزیەوە کاتێ دۆزیشەوە بەس قسەی لەگەڵا کردووە تۆ لەکوێ ئەڵێ نازانم تەسەورەکەی کچەکە کە ڕفێنراوە نازانێت لەکوێ لە کەمپێکایە اینجا ئەڵێ چی ئەڵێ چی کرد بە قسەوتن پێمان باوکم دایکم ئێوە هەر هەمووتان تیرۆریستن ئێوە داعشن وستوتانە من بەرن بۆ مووسڵ بمتەقێنەوە بمدەن بە داعشێک و بمتەقێنێتەوە ئێستا هەمووتان لە مووسڵن تیرۆریستن ئەڵێ پێمانە دوانی ئەوە ژوورەکەی خۆتە ئەوە کتێبەکانتە ئەوە مۆبایلەکەتە بەدڵێکی فرمێسکەوە دوایە کە حەقیقەتی بینی دەستی کرد بە گریان وتی مێشکی منیان شۆردووەتەوە باشە بۆیە سبەینێ پلانێ دانیم هەڵبێم بەس ڕقەمێکی تەلەفۆنم بێنێ چونکە نە تەلەفۆنم هەیە شتێکی وا بەس ئەنتەرنێتەکە مراقەبە جێکی نهێنی بگەڕێن تا بزان من شارێکم تەلەفۆنتان بۆ کەم پێ بڵێن لۆ شارەم تەسەورەکەن ئەڵێ دوای ئەوە ئیتر دەنگ و باسی بڕا ئەوەی ئەمە لە 2022 نازانم ئەم کچەم چی لاتووە بزان بەرەو چه ئاقارێکە ئەم کۆمەلگایە برێت داستانی برۆس و براین لە سوید یەکێکە لە داستانە بەڕاستی مەرگە ساتەکان دڵتەزێرەکان پیاوە ژنێک مناڵ دوو مناڵیانە بێت جمک دوانە برۆس و براین یەکێکیان برۆس کێشەیەکی لە میزکردنا هەیە بۆیە دکتۆر ئەوێ خەتەنەی بۆ بکات و
چارەسەری ئەو کێشەی بۆ بکە، بەڵام هەڵەیەکی گەورەیەکە ئەندامی زاوزێی ئەندامی نێرینەی تووشی کێشەیە بێت. دکتۆرێکی ناودار هەیە بە ناوی جۆن مۆنی، ئەم پسپۆڕێکی گەورەی دەروونزانە، ئەڵێ وەرە با نەشتەرگەریکی بۆ بکەم. چی؟ با بیکەم بە کچ. چونکە ئەو بانگەشەی وەیە کرد، ئەیوت بوون بە کوڕ بوون بە کچ کۆمەلگا دروستیەکە، نەک بایۆلۆژیەن کە لەدایک بوو گەر کوڕە. تەواو ئێمە ئەتوانین ئەمە بکەینە کچ. ئێوە کوڕێکت هەیە با کچێکی شەبێ، باوکو دایکی قەنەعەت پێ کرد بە فێڵ، بە زمان نووسی و زیرەشی، ئەو ئەندامی نێرینی بۆ بڕی. اینجا دەست کە ئەم مناڵە هەل لە مناڵیە و هۆرمۆنی مێینەی بەرێ، جلوبەرگی کچانی لەبەرکە، یاری کچانی بۆ بێنن، بەڵام ئەڵێن هەرچەندە هۆرمۆنیاتیان بۆ ئۆگۆڕی، بەڵام هەمیشە ڕقی لێ یاری مێینە بوو، هەڵس و کەوتی هەر نێرانە بوو. بەی شێوازێ ڕانەهات، بەڵام ئەمە هەر ئەشارایەوە لە خەڵکی. تا گەورە بوو، گەورە سەرکە دەنگی گڕە، ئەو هەموو هۆرمۆناتە، بەڵام هێشتا دەنگی گڕە. گومانی لێ دروست بوو، ئەو هەموو هۆرمۆناتە نەیگۆڕیوە، تەنها سنگی کەمێ بەرز بوو بۆیە وەکو مەمکی بۆ دروست بوو. بەڵام زەوق و شعور و هەست و نەسی لە ناخەوەر ناخی چییە؟ ناخی نێرانەیە. کەلی کۆڵینەوەیەکی زۆری کرد، زانی ئەم کاری بۆ ئەنجام درراوە زۆر تووڕە بوو. چوو جارێکی تر نەشتەرگەری بۆ خۆی ئەنجام داوەتەوە بێتەوە بەهێنێر داماوە، بەڵام بعد خراب البەسرە چوو هاوسەرگیریشی ئەنجام ما، بەڵام ناڵی نابێت تازە، نابێتەوە کوڕی جاران. 3 مناڵی بەتەبەنی وەرگرت لای خۆی، کردنیە ڕۆڵەی خۆی، بەڵام ئاسوودە نەبوو، تا 2004 خۆی کوشت. ئیترەمە کتێبێکی لەسەر دێنرا، فلیمێکی لەسەر دروست بوو، بزانن چۆن یاری بە عەقڵی خەڵکە کردمە ڕاستی. ڕانەی کە ناتوانن وەڵامی بنەوە، باسی ئافرەتەکە، ئەڵێ کوڕێک با بێ بە کچ، بێ بە ئافرەت، پێی بڵێ ئافرەت چییە؟ وەڵامی نییە. بایۆلۆجیەن وەڵامی هەیە، بەڵام جێندەریەن وەڵامی نییە. بەس پێم بڵێ ئافرەت چییە؟ پێناسەی ئافرەت لە شوناسی جەندەریە، لە جۆری جەندەریە پێناسەی چییە؟ وەڵام نییە، نازانم. هەنە گەڕێنەوە بۆ بایۆلۆجیەکە. اینجا کەسێکیت ئەڵێ چی؟ ئەڵێ من مێم، خۆی نێرە ئەڵێ مێم. چۆنەی سەلمێنێکە مێیە؟ کێ لە فێڵباز نییە، کێ لە درۆزن سەختە نییە. بۆیە ئێستا فێڵیان دەرکەوتووە. تەسەورەکەن هەندێ زیندانی لە زیندانە نێرن، وتانە ئێمە مێین، هەستەخین ئێمە مێین، یەکسەر گواستونیانەتەوە بۆ زیندانی مێکان. دوای دەرکەوت ئیغتیسابی چەندها کچی کردووە لەوێ، باشە؟ خۆی کردووە بە مێ، من مێ خۆ کە ئەڵێ من مێم، ئیتر واجب نییە لەسەری ئەندامی نێرینی ببڕێ، ئەگەر ویستی ئەو کارەیەکە، بەڵام توانێ ئەندامی نێرینی بوێنێتەوە هەر بڵێ مێم، ئەو پارێکی زۆریەوێ. تەسەوڕکن بەس پارەی هۆرمۆنات 1,300,000 یەوێ دۆلار، باشە؟ بۆ گۆڕۆنی ڕەگەزەکە 70,000 دۆلار. خەیاڵیە بەڕاستی. ئێمان لێ کوێیان بوو؟ ئەمان لێ کوێیان بوو؟ ناتوانێ بۆی فێڵەکە. یەکێ لە فێڵەکانیان کە ئێستا ئاشکرا بێ، کوڕێکە خۆی کردو بە کچ، ئەڵێ من کچم، من هەستەکەم کچم، ئیتر تۆ ناتوانێت ڕێگری لێ بکەی بێتە وەرزشوانێ لە خانەی ئافرەتانە. ئێستا دەرکەوتووە ئەوانەی ئەڵێن مین کە خۆیان نێرن، ئەڵێن مین، کاتێ بەشداری پێشبڕکەی وەرزشەکەن لە هەموو وەرزشەکە ئەوانەی بنەوە. ڕاکردنە بڕۆ سەیری بکە، چەندەهای دەرکەوتووە 10 مەتر ئافرەتەکانی بەجێهێشتووە. یاری تۆپی پێ هی ئافرەتان، هی خانمان، پیاوە ئەڵێ من مێم، بەشداریەکە سەرەکەی لە هەمویان ئازاترە، بەرزکردنەوەی قورسایی لەوان ئازاترە بێسترە.
ئێستا بۆ خانمە وەرزشوانەکان سگلەیەکی یاسایی زۆریان هەیە لەوەی کە ڕاهەوڕەگەزخوازەکان نابێ بەشداری ئەمە بکرێن کاڵێمێم نابێ بەشداری بە بکات نابێتە بێتە یاریزان لەیانە ئێمەدا چونکە ئێمە ئەیدۆڕێنین جگە لەوە کاری خراپتر بەرەو زۆفیلیا لە زۆفیلیا بەرەو پیدۆفیلیا یعنی چی؟ وەکو چۆن ئەڵێ من حەزم لە مێیە ئەڵێ حەزم لە ئاژەڵە حەزم لە ئاژەڵە بە پێی یاسا ئەبێ دەرفەتی بێی سێکس لەگەڵ ئاژەڵا بکە باشە لەو خێزەوەتر ئەڵێ حەزم لە مناڵە حەزم لە مناڵ بازی ئێستا دەیەها ڕێکخراو هاتوونەتە دنیا بۆ بەرگریکردن لە چی لە مناڵبازان هەمان پاساو بۆ هاوڕەگەزخوازان ئەیهێنەوە بۆ مناڵبازان هەمان پاساو چۆن ئەڵێمە قوربانی دەستی جینایەتێتی ئاخر هیچ دەسەڵاتێکی نییە ئێ هەستەکە مێیە باشە حەزی لە نێرە ئێ قەیچێکە هەمان پاساو ئێنەوە بۆ کێ بۆ مناڵبازەکان تەسەورەکەی لە تێدا خۆتان نەزانن لە هەوڵ وڵاتێکە لە زۆربەی وڵاتەکانە مۆتەمەری تێدا هەیە ساڵانە تێدی نیشتیمانی لە تێدی نیشتیمانی ئەڵمانیا کچێک کە لە کۆلیژی پزیشکیە خوێنێ توێژینەوەی ئەنجاماوە لەوێ محازەرێک پێشکەشەکە باز لەوەیە کە ئەڵێ مناڵبازی کێشەی دەرونی نییە کارێکی سروشتیە پیاوێکی 6 ساڵ حەزی لە کچێکی باشە 8 ساڵە ئەو 80 ساڵە ئەمە 8 ساڵ هەڵی کێشەی دەرونی نییەوە کارێکی سروشتیە تەسەورەکەی نیویۆرک تایمز ئەویش توێژینەوەی بڵاو کردوتەوە بە ناو توێژینەوە ئاڵێ ئەمە کارێکی سروشتیە تاوان نییە بەرەو چه ئاقارێکە بان من اینجا حەزەکە سێکس لەگەڵ چی خۆیان بکە حەز نییە حەزەکە لەگەڵ خوشکی خۆیان بیکە بە چی پێوەری ڕێگری لەکەی تا ئێستاش یاسا ڕێگری لەکە بەڵام پاساویان نییە پاساوی بۆ ڕێگری لەکەی ئەگەر پاساوە زانستیەکەیە کە ئاڵێن ئەگەر ئینسان سێکس لەگەڵ کەسی نزیکی خۆیان بکە مناڵەکان لاواز دەرەچن سیفەتە بۆ ماوەیەکان بێهێزە بن خۆ توانێ دووجانی نەکات هیچ پاساوێک نییە نەزانستی نە جەندەری بۆ ئەوەی کە ڕێگری لەوە بکەی کە چییە حەزی لە خوشکی خۆیەتی بۆیە چەندەها کەسانی مولحیدی گەورە هەنێکیان خەڵاتی نۆبلیان هەیە هەڵێکیان زانای گەورە لە فیزیادا پرسیاران لێ یەکەن باشە سێکس لەگەڵ کچی خۆتە کارێکی ئاساییە ئەڵێ ئەگەر ڕازی بێ قەیچەکە ئەگەر ڕازی بێ قەیچەکە من ئەڵێم نەوەڵا ئەگەر ڕازیش لەبێ قەیچەکە بۆم بسەلمێنە ئەگەر ناڕازیش بێ ئەمە تاوانە بۆم بسەلمێنە بۆچی واڵێ ڕیشارد دۆکینز کە خەڵاتی نۆبلی لە کیمیا ئەڵێ چی مولحیدە باوکی ڕۆحی مولحیدەکانی جیهان حسابەکرێسە ئەڵێ لە دەرەوەی بازنەی ئاین شتێک نییە ناوی ئەخلاق بێ شتێک ناوی خێر و شەڕ بێ بۆ چونکە مولحید باوەڕی وایە ئەم گردونە لە پڕێکا لە خۆی دروست بوو هیچ پەیامێکی نییە خێر و شەڕ بوونی نییە چۆن بەردێک بکەوێتە خوارەوە با بەسەری کێکا بریناریکە سەری بشکێنێ دادگایی بەردەکە ناکەی چونکە دەسەڵاتی نییە مرۆڤ ژاوایە کە تاوان ئەنجامەدا ڕیشارد دۆکینز دەڵێ چی ئەڵێ لە دەرەوەی بازنەی ئیمان دین ناتوانی بیسەلمێنی بڵێ کەسێکی وەکو هیتلەر کارێکی قێزەونی کردووە کاتێ جینۆسایدی جوولەکەکانی کردووە ناتوانی بیسەلمێنی باڵێ بەڵێ وایە جگەوە لەو قوتابخانەی کە وتم ئەبێ قوتابخانەی ناڕەگەزی بێ هەستی مناڵەکان ئەوروژێنن کە حەزیان لە ڕەگەزێکی دیکە بێ خۆیان بگۆڕن لەو قوتابخانە ئەگەر مناڵ بڵێ هەستەکەم من پشیلەم نەک کوڕێک بڵێ هەستەکەم من مناڵێک بڵێ من هەستەکەم پشیلە
ئەیتر بۆی نییە وەکو مرۆڤمان بەڵێ لەگەڵا بکەی ئەبێ ناوی گۆڕی بە پشیلە بانگکەی بۆی ئێستا دیاردەیەکی ئەلکلاب البەشەریە مرۆڤە سەگەکان بڵاو بۆ تۆ لە جیهانە 2018 بەس لە لەندەنە 2000 مرۆڤ خۆیان کردو بە سەگ لە بەریتانیا 10,000 نەفەر لە لەندەن خۆی بەتەنها 2000 باشە ئەڵێ چی ئەبینێ ئێسا کێ لە بوونەوەرەکانی خوا لەسەری سەرەوەی لە لوتکەیە بۆ مافاراستن سەگە نەکەن بڵێن وا تەسەور بکەن بڵێن مناڵە یان ژنە مافی سەگ لە پێشترە لە مافی مناڵ لە مافی ژن هەرباچی مافی پیاو ناکەم وازەحە ئەبینێ مافی ژانی پارێزراوە ئیشەکا بەشی ناکە ئێتە لای کچێکەڵێ چی ئەڵێ تۆ سەگەت هەیە خزمەت دەکا بەڵێ ئەڵێ من بکە بە سەگی خۆت قەیچێکە بمکڕە وەکو سەگ مامەڵەم لەگەڵا بکە یابانیەک 15,000 دۆلاری خەرج کردو بۆەوەی جلوبەرگی سەگی بۆ دروستکەن خۆی بکا بە سەگ بەس جلوبەرگەکەی ها جگاوە خواردنی تایبەتی سەگانە بۆ مرۆڤانە اینجا فێریان کە چۆن وەکو سەگ بوەڕێت پێشبڕکەی سەگە مرۆڤەکان چۆن کامیان ئەوەڕەن زیاتر لە سەگەچن جگاوە کوڕێکی جوانە بینی خۆی کردو بە سەگ بە کوچە و کۆڵانەکانی لەندەن ئاگەڕێ لە پڕێکە قاچی بەرز دەکات و بە پێ و میز دەکات بە ستوونەکانە بە عەمودەکانە ئەمە چییە؟ ئەمە سەگە بێ وا میز بکە چەندەها دوکانی تیجاری بازرگانی دانراوە بۆ ئەوەی کە جلوبەرگی سەگە فرۆشێ کە لە بووری مرۆڤ خۆی بکا بە سەگ هەنیکان نەشتەرگریان بۆکەن چەندەها ڕاهێنەر پارە وەرەگرن لەبەرەی ئەم مرۆڤە ڕابێنن کە چۆن وەکو سەگ بجوڵێ وەکو چۆن سەگ بە چوارپێ یعنی بە چوارپەلی بڕوا خواردنی وەکو سەگ وابێ ڕاهێنەری گەورە گەورە بە کورتی لەبەر زیاتر سەرتان نێشێنم هەنگاوەکانی بە ئاساییکردنی شذوذ نێربازی و هاوشێوەکانی هاوڕەگەسوازی یەکەمیانەوەیە زۆر باسی کرد بە چاک و خراپ لە هەموو کۆوەڵگای باسی هاوڕەگەسوازی و نێربازی ئەم بابەتانە بێ دووەمیان ناوەکەی بگۆڕە ناوەکەی جوان کە چووکە ناو کاریگەری زۆر گەورەی هەیە لەسەر مێشی خەڵکی ئێستا جاران لە کۆمەڵگەی کوردەواری ئەوانە چیان پێوتن پیتێحا یا زایکۆکەرەوە دەرەچێ ئێستا نا بێ پێی بڵێ پەلکەزێڕینە باشە اینجا ڕەنگە جوانانیان بەوە کارێنن ئاڵاکەیان ئاڵەی پەلکەزێڕینەیە ئەو ڕەنگە جوانە اینجا وشەی گەی لە زمانی ئینگلیزیا بۆی بگەڕێ گەی نزیکەی 20 مانای هەیە هەمویان جوانن گەی کەسێکی بەهێز کەسێکی بە ئومێد بە توانا پێشکەوتوو دڵشاد بەو شێوازە ناوەکانیانە گۆڕن وای لێکەن سێمیان پیشاندانیان بە شێوازی خەڵک بەزەیان پێ بێتەوە ئەمانە قوربانی دەستی جینات و هورمەناتن ئاخر ئەوانیش پێویستیان بە بەزەی هەیە شێوازێکی دیکەی پیشاندانیان وەکو بەزەیت پێوێتەوە هەمیشە باسی خۆشەویستی و هەمووتانم خۆشەوێ وازەحە جوانەکرێن ئێستا ڕێکخراوێکی مناڵبازی شیعارەکەی چییە باشە مناڵبازە مناڵباز بەرگری لە مناڵبازانەکە شیعارەکەی ئێستا زەمەنی خۆشەویستیە نەک جەنگ ڕۆژێک کە بێ بەزەیتان بە ئێمە بێتەوە و مافەکانمان بن هەچەند ئێستا خەریکی فریمێسی بۆ ڕێژی ئەوەندە بە جوانی پیشانیان ئەدەن چوارەمیان ئەمەش کارێکی زۆر گەورەیە لە هەر کۆمەڵگایەکە وەرە سۆشیال میدیا وەرە میدیا باسی جوانی ئاینی ئەو کۆمەڵگا بکە ئێمە موسڵمانین
لە تەلەڤیزیۆنە وەرە باسی جوانی ئیسلام بکە. ئیسلامێکی مرۆڤ دۆستە، ئیسلامێکی دادپەروەرە، گرنگی بە دادگەریەدا، مافی خەڵکیەدا، زۆر باسکە کە زۆر باسیەکەی مامۆستایەکی ئاینی بانخوازێک بانکەی باسی ئەو جوانیانەی ئیسلامەکە. ماشاڵڵە ئەگەر ئیسلام ئەوەنە دادگەریە بۆچی مافی ئەو هاوڕەگەزخوازانەی پێشێل کردووە؟ بزانە چۆن کار لەسەر بابەتەیەکەن. پێنجەمیان ئیتر بەرەبەرە لەم حاڵەتە ناچارە بێ هەندێکیان لە ژێر فشاری کۆمەڵگادا و ژێر فشاری میدیادا ناچارە بێ ئەڵێوانیش مافیان پارێزراوە بێ قەیچێکا و سەرگیری بکەن. بەرگی ئاینی لەبەرەکرێ. بەداخەوەڵێن پاپای ڤاتیکان چەند ساڵ لەمەوە پێش کاتێ باسییان لێکرێ ئەڵێ چی؟ ئەڵێ ئەبنا الله ئەوانش ڕۆڵەی خوان مافی خۆیانە هاوسەرگیری ئەنجامن. هەچەند بیستم لەم دووسێ ڕۆژە ینی پەیامێکی هەبووە پێچەوانەی و پەیامە ئینشاءڵڵا مەیان ڕاستە. خاڵی شەشەمیان ئاز دەکەنم کە بەرگی ئاینی لەبەر کرد بەرگی زانستیشی لەبەر کرد. چەند ساڵێکە کۆمەڵی دەروونزانانی ئەمریکا لەگەڵ کۆمەڵی پزیشکی دەرونی و تەندروستی دەرونی ئەمریکا ئیتر نێربازی و هاوڕەگەزخوازی لە خانەی نەخۆشیەکانە لابردووە. کارێکی سروشتیە. خاڵی حوتەمیان تۆمەتبارکردنی ئەوانەی ڕەخنەیان هەیە لەسەر ئەم بابەتە. تۆمەتباریان کە بەوانە دۆگمان، نەزانن، دواکەوتون، ڕادیکاڵن، تیرۆرستن، مافی مرۆڤ پێشێلەکەن. بەو شێوازە ئیتر کاتێ تۆمەتبارەکرێ ئیتر تۆیش لەو حاڵەتە یان ئەوە تا گوێ لە سومعەتی خۆت نییە سۆشیال میدیا ئەتەنرێتەوە بەوەی جنێوت پێ بدرێ، تفل لێکرێ، نەعەلەت لێکرێ، ئەبێ پەیامی خۆت بە ئازانێ بێنیتە پێشەوە و پەیامی خۆت بڵاوکەیتەوە، یان ئەوە تا بێدەنگەبی. بۆ ئێستا وەکو چۆن فۆبیامان هەیە، ئیسلامۆفۆبیا، خەڵکە توقن لە ئیسلام، نزیکەی چەند سەد جۆر فۆبیامان هەیە. جۆر لەو فۆبیانە خەڵکەیە مەسەڵەن بۆ نمونە خانمان لە قاڵۆنچەیە ترسێ، لە بشکە ترسێ، ئەوە فۆبیایە. هەیە مرۆڤەیە لە تاریکیە ترسێ، لە بەرزاییە ترسێ. جۆرەها فۆبیامان هەیە. یەکێک لەو فۆبیانە چییە؟ هۆمۆفۆبیا. یاڵی تەقیون لە هاوڕەگەزخوازی، ئەوانە نەخۆشن. سوبحان الله. تا دوێنێ بۆ ئەوان نەخۆشن. ئێستا تۆ نەخۆشی کە ئەترسی کۆمەڵگە تووشی ئەو نەخۆشیە بێت و خەڵک ئالوودەی هاوڕەگەزخوازی بن کە ئەترسی تۆ نەخۆشی بێ بۆ لای دکتۆر. إنهم أناس يتطهرون أخرجوا آل لوط من قريتكم. بس قسە بکەی لەسەرم بابەتە باشە پێت بزانن یەکسەر ڤیزەکە لێسەن و مۆرێک لێدەن بە حیاتی ڕوونەکەیتەوە وڵاتانە. اینجا هەشتەمیان جوانیان کە ناوی چەند کەسانێکی زۆر ناودار پیشان بدە، وێنیان پیشاندا کە هاوڕەگەزخوازن. بۆیە ئەبینی ئەوانەی شانازی پێکەن یاریزانە هاوڕەگەزخوازە، چونکە خەڵک متعلقە بە یاریزانەکەوە کە ئەبینی ئەو یاریزانە هاوڕەگەزخوازە تر کارەکەی بەلایەوە ئاساییە بێ. ئەبینی ڕئیس وەزرای ئێرلەندا شووی کردووە داماوە، پیاوە شووی کردووە. ڕئیس وەزرای بەلجیکا پیاوە شووی کردووە. ڕئیس وەزرای لۆکسەمبۆرگ پیاوە شووی کردووە. ڕئیسەت وەزەرای ئایسلەندا ئەوی 2009 باشە ژنە، ئەویش هاوسەرگیری کردو لەگەڵ ژنێکی دیکایت نازانم ڕۆڵی باوکە بینیان ڕۆڵی دایک. باشە هی سربیا ڕئیسەت وەزەرای سربیا 2017 و ئێسەش هەمان شت خانمێکە. اینجا وەرە بڕۆ بۆ کەسایەتە ناودارە گەورەکان ئەوانیش لەکەدار بکە بڵێ ئەوانش هاوڕەگەزخواز بوون. لەبەر معقولە ئێستا لێ چی؟ ئەڵێ سوقرات هاوڕەگەزخواز بۆتەڵە. سوقرات و بلیمەتە گەورە بەڵێ ڕەگەزخواز واڵێن. داڤینشی ئەو هونەرمەندە گەورە لیۆناردۆ داڤینشی هونەرمەندی گەورەی نیگارکێشی ئیتاڵی بەڵێ ئەڵێن هاوڕەگەزخواز بووە. شکسپێر ئەو بلیمەتە هاوڕەگەزخواز بە. ئێسکەندەری مەقدۆنی جیهانی داگیر کرد.
ئیعتیادیش بوو وەرگەسوازیش بوو ئەیشی دۆڕان و سەری شەکەوت ئیعتیادیە بزان چۆن کارەکەن لەسەر مێشکی خەڵکی خاڵی نۆیەمیان پشگیری کردنیان سێرکەی ئومامی متحیدە پشگیریانەکە منەظەماتی جیهانی پشگیریانەکە اینجا دێنیان هاندانیان بۆ ئەوەی بەشانازیەوە بێنە پێشەوە جانان شەرمیانە کرد سە شەرم نەما بەشانازی ئەوڵێ من هاوڕەگە سوازم من کیورم نازام چی من گەیم من ئەندامێکم لە خێزانی پەلکە زێڕینە بەشانازیەوە ئێتە پێشەوە اینجا خاڵی یانزەمیان لە هەر وڵاتێکە سزا هەبێ بێ ساکە لابێ تۆ تەسەوڕکەی لە 20 وڵاتی ئیسلامیە سزای نێربازی لابراوە ئێ بەش ئەگامان لێ نەخەوتوین سزای نێربازی لە 20 وڵاتی ئیسلامیە لابراوە ئەتی وێک بێت مناڵەکەت ببا وازەحە مناڵەکەت على ئەساس یانی ئەوە گەورەیە واتە 18 ساڵ کوڕت دەبا باشە چی لەگەڵاکە بۆت نییە محاسبەی بکەیت چونکە یاسا ڕێگەی پێداوە وەکو چۆن ئێستا زینا لە زۆربەی وڵاتانی جیهانە ئەو وڵاتانەی کە زینا بە تاوانەزانن هێستا 4 وڵاتن ئیتر زۆربەی زۆری وڵاتەکان ئێستا زینا ئاسایی بووە وەکو چۆن قومار ئاسایی بووە وەکو چۆن مەشروب ئاسایی بووە ئەویش ئاسایی بوو خاڵی دوانزە ئەو منەظەمات پشگیریان کرد ئەم جارە تەئیدی دەولی ئەبێ دەوڵەت ئەبێ پشگیریان بکات بۆیە بینیمان پار بوو پێرار بوو چەند کەسێک لەوانە بوو بوونە هۆکاری ینی تێکدانی ژیان لە سلێمانی ئارامی سلێمانی ئاسایشی سلێمانی هاتن دەستیان بەسەراگرتن گرتنیان ئەو هەموو زوڵم و ستەمە لە عێراقا کرێ قۆنسڵی ئەمریکی بێدەنگە کەچی یەکسەر قۆنسڵی ئەمریکی هاتە سەرخەت و هەڕەشەی کرد لەسەر عاشایشی سلێمانی ئەبێ ئازاد کرێن بۆچیان گرن اینجا خاڵی سیانزەمیان هەموو مافێکیان بدرێتێ مافی دینی قەیچەکە حایازایەک بێتە ئیمامێک لە مزگەوتێکە مزگەوتی بۆ بکەرەوە تۆ تەسەوڕکەی ئێستا چۆن لە کلیسا نێر لە نێر مارەیە کرێ ئێستا لە ئەمریکا لە فەڕەنسا لە ئەڵمانیا لە چەندها وڵات مزگەوتیشان بۆ کردوونەتەوە هەر لە ئیمامەوە تا مەموو هەر هەمووی ئەلەو بابەتن هاوسەرگیری لە بینیانە بزانج چۆن ئیش شەکەنمانە ئێمەش ئاگامان لێ نییە بەڕاستی تەجریم الدول المنکر هەر وڵاتێ دان بە مافیانەیە ئەبێ بە یاسا سزا بدرێ بە یاسا سزا بدرێ پانزەم تربیەت الأطفال جەندەریە باشە هەر لە مناڵیە ئەبێ لە پرۆگرام و پەروەردان ئەو کارانە فێر بکرێن یەکێ لەو خاڵانەی کە جێی سەرنجە لە پەروەردەی جنسی سێکسی مناڵان پۆلی دووی سەرەتایی بە کتێبە خوێنرێ ئێ باشە قیناکەوە خوێنرە قیناکە کاتێ باسی تێربوونی ئارەزوەکانەکە وێنەکان وێنەی چی؟ وێنەی ژن و مێرد نییە وێنەی نێر و مێ نییە وێنەی نێر و نێرە هەل لە مناڵیەوە فێرەکرێن باشە ئەو کارێکی ئاساییە هەل لە مناڵیەوە فێرەکرێن بۆیە چەندها مەقالم خوێندوێتەوە لە سوید بەڕاستی بە تایبەت لە سوید ئێستا سویدێکێک لە وڵاتە هەرە خراپەکان کە مافی مناڵی پێشێر کردو لەو بابەتەوە هەندێک وڵاتی دیکە هەساونەتەوە دژی سوید قسەیەکەن بەڕاستی کەسایەتێکی گەورەی سویدی خوێندمەوە ئەڵێ ئەوەی لە پەروەردەی سێکسی مناڵانە خوێنرێت کارەساتە کارەسات هانیانەدەن بۆ ئەوەی نێربازی لایەن ئاسان بین لە بینی یەکا بیان کەن هەر بە مناڵی بیکەن هانیانەدەن بۆی سەردانی وێبسایتە و ماڵپەڕە سێکسیەکان بکەن ئیتر چەندها حاڵەتی دیکەش بۆیە هەمان هەنگاو ئەنێرێ بۆ ئاساییکردنی مناڵبازی بۆیە بێ زۆر ئاگامان لێبێ
یا ڕەبی خوای بۆ خاتری ناوە جوانەکانە بۆ خاتری اسمی عەزەمە یا ڕەبی وڵاتمان بپارێزی لە هەموو نەخۆشیەک و ناخۆشی یا ڕەبی بیرمەندان دڵسۆزانی ئەم وڵاتە بە ئاگا بێنیتەوە بۆی مەردانە بێنە پێشەوە بەرگری لە مناڵمان لە ژن و ناموس و کەرامەت و شەرەفمان لە خۆمان لە بیر و بڕوامان لە ئەخلاق و بەها جوانەکانمان بکەن ئامین ئامین والحەمدولله رب العالمین